ئاواز و کەلیمەی نوێ لەگەڵ ئوستاد بارزان یعنی عاسمانی دڵم بەرزان مستەفا هەر بژی لێی دەباوانم تا قەبرا بیێژێنە لە چاوی کاڵت نایە تووڕەی و مۆڕە کردێن خۆشە لەگەڵ یاری خۆت لێک عاجز و شەڕ کردێن بەما چاشتت کاتەوە شێت بێ بەغیرە کردێن نەهێڵێ بۆ دوور بڕۆی لەبەر دڵ پیسی کردن نەهێڵێ بۆ دوور بڕۆی لەبەر دڵ پیسی کردن ماچی لێوی شەڕابە لەلای مەلا حرامە تازە محتادی ماچێم ئەگەر بمکەن غرامە مەمکی گوتکی نانەوە تەقریبی زیگرامە بێدەرمان هەڵهاتووە نەخش و کردەی خودامە بێدەرمان هەڵهاتووە نەخش و کردەی خودامە سوراوەکەی کاڵبۆوە خەمی کەوتە ڕوخساری لە شەرما سوور هەڵگەرا شەوقی داوەک مرواری لە ژێر جوت لێوی نەرمی کەمێ دەرکەوت دانی بزەی کرد و عاشق بووم داون بووم کەس نەیزانی بزەی کرد و عاشق بووم داون بووم کەس نەیزانی لە پیکا دۆی دڵی من دروپی عەشقە بارێ لە پیکا دۆی دڵی من دروپی عەشقە بارێ گوڵم لە من دەرکەوە هەر زۆر ناجار ناجارێ زۆنی تەمەن وا دەگا بەجێ دێڵن کەسانێ ڕێگەم بە لەگەڵ تۆ بم تا لێ دوور بێ خەمانێ ڕێگەم بە لەگەڵ تۆ بم تا لێ دوور بێ خەمانێ بە جۆرێ خۆشم ئەوەی خۆشەویستی شەرمەکە بە جۆرێ خۆشم ئەوەی خۆشەویستی شەرمەکە چاوانم بۆ دیدارێت لەگەڵ یەکتر شەڕ دەکە گەر لەبەر بێتا بمرێم گوڵم تێ باوەڕ دەکا لەم سەرخە بێ سۆزەدا هەمووی هەر درۆ دەکا لەم سەرخە بێ سۆزەدا هەمووی هەر درۆ دەکا وەرە وەڵا بژی بەرزان ئەی هاوار
ئوستادی هەمویانی چون عاسمانی دڵمانی